دیارە لە ئێستا بە خۆشحاڵیەوە بەشێک لەو گروپانەی کە ماوەی بڵین کۆرۆنا و ئەو بابەتانەی کە ڕێگر بوون لەوەی کە نمایشەکانیان بە ئەنجام گەێنن زۆر بە خۆشحاڵیەوە لە ئێستا کار لەسەر بابەتە بڵین هونەریەکانەکەن بە شێوەیەکی گشتی دیارە شانۆش تاوەکو ئێستا ڕانەوەستاوە و بەپێی توانە و بەپێی ڕێکارە تەندروستیەکان توانراوە کە کاری لەسەر بکرێت شانۆی دنیایەکە لەو شانۆیانەی کە ئێستا کاری لەسەر ئەکەن و بێگومان ستافەکەی لە ماوەی چەند ڕۆژی ئایندەیە نمایشی خۆیانەکەن کە شانۆی دنیا لە دەرهێنانی حەمەیجران و سینۆگرافیا جەنایان شیراز عەزیزەوەیە و هەروەها ئەم بڵین شانۆیەکی بە بڵین وەرگێدراوە لەلایەن زۆر بەڕێز بێکێک لە کەسایەتیە هەرە دیارەکانەوە کە ئەویش توانیوێتی کاری بڵین دەرهێنانی خۆ بڵین کاری سینۆگرافی بۆ بکات و هەروەها جارێکی تر کار لەسەر ژیان و هەروەها دنیا و تەواوی و بابەتانی کە ئێستا هەیە و تەواوی و گرفتانەی کە هەیە بیخەنە ڕوو سوێلەری ئەم کارا بینم و دواتر گفتوگۆ لەگەڵ یەکێک لە ئەکتەرەکانی نێو شانۆیە کاکەم فەرموو. خدا ڕقی لە کەس نییە ئەو خاکێکە هیچ خاکێک لەو ناچێ ئەو ماڵە تیایدا نوقم ئەبی زریان یەکەم ڕوویدا لە بەرەوەی خەڵکی باوەڕیان پێ نەبوو من سوڵت لێ ناکەم بەڵا ئازانیمە دیارە ئەم شانۆیە لەلایەن یەکێک لە نووسەر هەرە دیارەکان کەوژ عەلی عەبدولنەبیە نووسراوە و لەلایەن وەرگێر مەریوان زەنگەنەوە وەرگێراوەتە سەر زمانی کوردی و کاستێکی باش کاریتیاکەن ڕاستە خۆشمە لای زۆر بەڕێز کاک سەربەز ئەحمەد کە بەڕێزیان شانۆکارن و لە نێو شانۆی دنیای ڕۆڵیان هەیە کاک سەربەز سڵاو لەبێم کاتت باش بێ. سڵاو لە جەنابتان ئەم کاتەی بەڕێستان باش بەختەوەر بن هەمیشە. زۆر سپاس. کاک سەربەز پێم خۆشە سەرەتا باسێک لە شانۆیەکە بکەم بزانم ناوەڕۆکی شانۆیەکە باس لە چیە کات و بەڕێستان بڵێن ڕۆڵی چی ئەگەڕن لەنەو شانۆیەکە. بەڵێ دیارە ماوەیەکی زۆرە کۆمەڵێ برادەر کە هەموو پێکەوە هەوڵی جدیە دێن بۆی بتوانین کارێکی شانۆیی بکەین لە گەرمیانە دیارە ئەو کارە کە کۆمەڵێ هونەرمەندان کە لە کفری و لە ڕزگاری و لە کەلار پێکەوە هەمومان گروپێکمان پێکێناوە ماوەیەکی دوور و درێژی شاخەریکی ڕاهێنان و خۆ ئامادەکردنین بۆ ئەوەی ئەم کارە بە ئەنجام بگەێنین هەڵبەتە ئەو کاتانش کە زۆر دواکەوتووە بەهۆی پەتای کۆرۆناوە یاخود بەهۆی خۆپاراستنەوە بەڵام لە ئێستادا ئامادەکاریکی باش کراوە بۆی بتوانین ئەو بەرهەمە پێشکەش بکەین و بینەری شانۆش بەڕاستی پێویستی بە بینی و بیستنێکی باشەیە و کاری شانۆش بەڕاستی لە ئێستادا گرنگیەکی تایبەتمەندی خۆی هەیە لە سەرتاسەری دنیادا بە تایبەتی ئێمەی هونەرمەندانی گەرمیان و کوردستانش بە شێوەیەکی گشتی پێویستە هەوڵی جدی بدەین کەواشان بەشانی سەرجەم هونەرەکانی دنیا و هونەرەی وڵاتی خۆشمان کە کار بکەین بۆ ئەوەی بتوانین کارمان و بەرهەمە هونەرەکانمان دوانەکەوێ بۆیە ماوەیەکی زۆرە هەڵبەتە ڕاهێنانی باش کراوە بۆ ئەم بەرهەمە سەرباری ئەو هەموو قەیرانش کە لە چی قەیرانی دارایی بێ چی قەیرانی با بڵێن پەتای کۆرۆنا بێ بەڵام ئێمە ئەمانەوێت هەموو کاتێک هەوڵی جدی بدەین بۆ ئەوەی کەوە بینەرەکەمان یا خەڵکی خۆمان بەورە بەرزی و بە بینینی کاری جوان و بە ڕاهاتن و بە کاری تەندروست باش بۆ چاو و گویان بەرهەمی باش نمایش بکەین هەڵبەتە ئەم بەرهەمەشێکی لەو بەرهەمانەیە کە جوودێکی باشی تیا کراوە ئەم جوودەش بە هیواین کە بینەرەکەمان لێ ڕازی بێ. کاک سەربەز ئەوەی کازانین هەمیشە شانۆ لەگەڵ با بڵێن معانات و لەگەڵ کێشە و گیرروگرفتەکانی بڵێن تاوی کۆمەلگایە و هەمیشە ئەتوانێت وەر لە کۆنیشەوە لەو کاتەوەی کە ئەکتەر چۆتە سەر شانۆ توانیوێتی کەڕەوتی کۆمەلگا لەگەڵ خۆیان بگۆڕێ. ئەم دقا تاوەکو چەند لەگەڵ بڵین ئێستای کۆمەلگای کوردەواریە ئەگونجێت و ئەتوانێت دەست خاتە سەر بەشێک لە با بڵین گیرروگرفتەکان یاخود معاناتەکانی خەڵک. بەڵێ هەڵبەتە ئەم دقا لە دوو ڕوەتوانین تەماشای بکەین ڕوویەکی کە بۆ خۆی خۆیدا لە بابەتێکی مێژووی ڕووی دووەمیشەدا کە لەگەڵ ئەو بابەتە مێژوویە کە لە پێشوە ڕووی داوە لە ئێستادا بتوانیت لەگەڵ واقعی ئێستای خۆمانە
بیگونجێنیت هەڵبەتە زۆر گونجاوە بۆ واقعی ئێمە کە خەڵک لەو پەڕی ناومێدیایە چاوەڕوانی ئەوە ئەکرێت وڵات نیشتمان بەرەو نغڕۆبوون بڕوا بەرەو ئاوابوون بڕوا بەرەو لێقەومان بڕات ئەو سەفینەیە کە پێویستە مەسەن سەری کەوی بۆ ئەوی وڵات جێبێڵی ئەمە ڕوویەکی دۆمیش ئەوەیە کە بەڕاستی باسی عشق و خۆشەویستی ئەکا ئەگەر عشق و خۆشەویستی لە وڵاتان نەمێنێ کۆمەڵێ شتەیە بەڕاستی ماهێتی نامێنێ و کۆتایی دێ زۆربەی ئەو ڕستە با بڵێم جملە فەلسەفیانەی کە باسی ئەکا باسی خۆشەویستی و عشق و مانەوە ئەکات کە سەرباری هەموو قەیرانێک بەڕاستی مرۆڤ بوون و ئینسان بوون دروست ئەکبێ لە خۆشەویستی و لە عشقەوە کە هیوایەکی گەورەیە بۆی کە بەرزی و گەورەی مرۆڤ بسەلمێنێ. بەڵێ کاک سەرباز باسێک لە هەڵبژاردننی دەق و هەروەها هەڵبژاردننی ئەکتەرەکانیش بکەین ئێوە وەکو ئەکتەرێکی بە ئەزمون بۆ نمونە تا چەند کارتان لەسەر ڕۆڵەکەی خۆتان کردووە و ئەم دەقە پێم خۆشە قوزام ئەم شانویە چەند ئەکتەر تایە ڕۆڵ ئەبینێت؟ بەڵێ هەڵبەتە ئەم دەقاهین نووسەری گەورە علی عەبدولنەبیە کاک محەممەد هیجران وەکو دێهێنەر کاری تیا کردو و جەنابی ئیخراجی با بڵێم اختیاری ئەو دەقەی کردووە کە کاک شیراز سینۆگرافی بۆ کردووە دوای دانیشتن و با بڵێم لێکۆڵینەوە و هەڵسەنگاندن دەهێنەر گەشتە دە قەناعەتیەوەی کە بتوانێت ئیش بکە هەڵبەتە ئێمە لە گەرمیانە کۆمەڵێ برادر لە هەموو کارەکانە هەوڵی بەشداربوون و هەوڵی مشارەکەکردنی یەکە دەین بۆی هەموو کارەکان کە پێشچێش کردومانە لە دیداری گەرمیانە لە هەموو فستیڤالەکانە هەمومان هاوشانی یەکتر کار بکەین ڕاستە ئێمە چوار ئەکتەرین ئەویش مامۆستا محەممەد تەنیایە مامۆستا فرمێسکە مامۆستا وریایە چوار ئەکتەرین کە ئەم کارەکەین بەڵام نەبێتە شتێک لە ڕاستیدا لەشکرێک لە دوامانە لە ئەو کەسانەی کە عاشقی هونەرن و حەز بەکاری هونەرەکەن کە بە بەردەوامی بە تەکنیک و بە کاری دیکۆر و بە ڕووناکی و بۆ مۆزیک و بە هەموو کارەکان هاوکارێکی باشمانن بۆ ئەوەی بەرهەمێکی باش بێ عشقێکەیە بۆ شانۆ لە هەموو جێگایەکە بەڕاستی ئەگەر شانۆیەکی باش بکەی بینەرێکی باش دەبێ بۆیە هەوڵی ئەومان داوە کە بە شێوازێک کە بینەرەکەمان لێمان ڕازی بێت و هەوادارەکانمان یا خۆشەویستەکانمان یا هونەرمەندەکانی هاوڕێی خۆمان و دەرەوەی خۆشمان یەکەم شت کە وەکو ئەم کارە وەکو ئەزمونێک ئێمە کاری تیاکەین بەڕاستی چونکەم هونەر بۆ خۆی تابێت دنیایەکی دوور و درێژ و گەورە و ناگەی بە ئەو سەری بۆیە هەم بۆ خۆمان ڕاهێنانێکە بەڕاستی هەم بۆ هونەرمەندان و بۆ برادەکانمان لێک تێگەیشتنێکە ڕۆژانە پێکەوە بە گرروپ کۆبینەوە و کاری شانۆەکەین و گفتوگۆ ئەەکەین و هەڵسەنگاندنەکەین بە بەردەوامی ڕۆژانە لە هۆڵین هەوڵێکی جدیمان داوە لەگەڵ ئەوەشدا ڕاستە ئەم قەیرانە قەیرانێکی زۆر گەورەیە کاری هونەریش چی سینەما بێ چی شانۆ بێ چی دراما بێ بەدەر نییە لەم قەیرانە بۆیە ئەم قەیرانە یەخەی کاری هونەریشی کردووە نەک یەخەی خەڵکی کردووە تایبەتی یا بازاڕی کردی بێ یەخەی هونەرمەندانیشی کردووەکەوە بەڕاستی نیانتوانیوە ینی مەسەن کە ئێستاکە ئەم بەرهەمەیەکی لەو کارانەیە بەڕاستی لەسەر ئەرکی ئەم برادرانە خۆیان یان لەسەر ئەرکی دەهێنەر یا هەندێ برادر بە تایبەتی بەرهەم هاتووە سەرباری ڕاهێنانێکی زۆر بەڵام کۆمەڵی گەنجی زۆر باش کۆمەڵەیە هونەرمەندی زۆر باش لە پشتی کارەکەون هەوڵی جدیەدەن پیان خۆشە شان و ئاوەدان بێ. کاک سەرباز زۆر کاتێ پرسیار لە ئەکتەرانە کرێت بەوەی کە ڕۆڵ هەم لە سینەما ئەگەڕێن هەم لە دراما و هەم لە شانۆ تۆ خۆت ڕۆڵ لە کامیانە بۆنە زۆر باشتر بەرجەستاکەی زۆر کاتەڵێن شانۆ لە بەری ڕاستەوە خۆ بەر بینەر ئەکەوی تۆ شەمانەوە هەستە هەیە یاخۆت جیاوازتری لە ئەکتەرەکان و لە هاوڕەکانت؟ هەڵبەتە ئێمە تەمەنێکمان هەیە لەبەرەوە ڕاستی پەروەردەی شانۆین ینی شانۆ ئێمەی دروست کردووە بەڕاستی منۆکو خۆم شانۆ منی دروستکەوە لە ساڵی هەشتاکانەوە شانۆ کە بەدایکی هەموو هونەرەکان ئەژبێرێ بەڕاستی یەکێ لەو تایبەتمەندی خۆی هەیە کە لەو ڕۆحە تایبەتمەندی خۆی هەیە لەسەر شانۆ زۆر سەحرێکی زۆر زۆر تایبەتە بەدەل لە کاری سینەما و دراما و هەر کارەکانی تر هەڵبەتە ئەو کارانە تۆ چەندین جارەتوانی مەسەن تێس بکەی بگۆڕێیت نازانم دووبارەی کەیت بەڵام شانۆ ڕاستە و خۆ بەرکەوتی لەگەڵ بینەرەکەی خۆیان هەیە بۆیە تامولەزەتێکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی شانۆ. باشە ئەم کارە تا چەند جیاوازی هەیە بۆ تۆ وەکو کارکتەر لەگەڵ کارەکانی پێشووترە؟ هەڵبەتە
بەڵێ هەڵبەتە من ماوەیەکی زۆرە بێت کاری شانۆم نەکردو بەڕاستی هەر زیاتر سەرقاڵی کاری دراما و سینەما و با بڵێم ئەو کارە هوەریانە بوومە بەڵام هەمیشە هاوکاری هاوڕێکانم برادەرەکانم لە گەرمیان هەموو کاتێ هاوکاریان بوومە بۆ کارە شانۆیەکان بەڵام ماوەیەکی زۆرە کاری شانۆم نەکردو بەڵام ئێستا دڵم خۆشە لەگەڵ هاوڕێ باشەکانمە بەڕاستی لەگەڵ ئەو کەسانی کە بەڕاستی عاشقانە ینی عاشقانە کاری هوەرەکەن بەڕاستی لە ینی وەکو دەروێشێک بە بەردەوامی شەو ڕۆژ هەتاکو کات درەنگیەکی تەنانەت شەوانیش هونەرمەندەکانمان لە هۆڵە خەون لێرانە ناڕۆنەوە بۆ ماڵ ڕاستە دامێکی مادیمان نییە بەڵام لە ڕووی معنەوی و لە ڕووی ڕۆحەوە بەڕاستی هونەرمەندی زۆر باش و جدی لەگەڵ ڕێزما بۆ لە گەرمیانە هەیە خەڵکی ماندووی زۆر باشی تایە جووتێکی زۆر باش دەکرێن عاشقانە ئەیانەوێت هوەرێکی باش پێشکەش خەڵکەکە بکەن وجودێکی باشی هەبێت سەرباری ئەو هەموو نەهامەتیانە شەیە لە ڕاستیان ماوەیەکە کە لە کاری هوەری شانۆدا بڕاوم بەڵام هەموو کاتێ لەگەڵیان ئێستش دڵخۆشم بەم کاری خۆمان کاک سەربەست هەمیشە دەرهێنەر کاتی زۆر ئەوەیە بۆ ئەوەی کە ئەکتەر بۆ کارەکەی خۆی هەڵبژێرێ و ئەوە قورسترین با بڵێن هەنگاوی کارێکە چۆن بۆ ئەم بڵین ڕۆڵە درا بە تۆ ڕۆڵەکە وای ئەخواست یاخۆت دەرهێنەرەکە پێی باش بوو لە ڕاستیدا من زۆر جارێ ڕەنگە ڕخنەیەک لە من گیرا بێ لە گەرمیانە کە کاری شانۆ کەمەکەم یا بەشداری کاری شانۆ زۆر ناکەم بەوەی کاری سینەما و دراما و ئەو بوارەیترەوە ئەم هاوڕیانەشم بە بەردەوامی ئێمە پێکەوە بینە لە پێشووترا کۆمەڵێک کار کە هاوکاریان بوومە هەمووشمان لەگەڵ ئەوە پێمان خۆش بوو پێکەوە کاریە بکەین هەرچەند کۆمەڵی هاوڕێی زۆر باشی ترمان هەیە لە بوارەکە لە گەرمیانە هونەرمەندی باش دەرهێنەری باش مۆزیکزانی باش گۆرانی بێژی باش شێوەکاری باش ئیتر بەدامەتەقێ و با بڵێم بە دانیشتن و بە گفتوگۆکردن پێمان خۆش بوو چەندە ئەمە بیرۆکەین 1-2 ساڵ پێش ئێستەیشە پێکەوە کار بکەین ئیتر خوا جووتی کرد و ئەم کارەمان پێکەوە کرد بە هیوای سەرکەوتن و کاری باشتر کاک سەرباز پێم خۆشەوەکو دواپرسیار بۆ بەڕێستان بزانم بۆ بینەرانی کورسات مەگەزینیش کەی دەست ئەکەن بە نمایش و چۆن بە خەڵک ئەڵێن بۆ بەڕێکارە تەندروستیەکان و بە ماسک و بە دوورکەوتنەوە بێگومانەمە بابەتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە بێن بینەری کارەکەی ئێوە بن هەڵبەتە ئێمە دوا بە دوایە کە دەهێنەری کارەکە کاک محەممەد هیجران قەنەعاتی بەوە کرد کە کاتی نمایش هاتووە کاتی نمایش دیاری کرا کە ڕۆژی پێنجشەمە و 3 ڕۆژ دیاری کراوە بە نمایشەکە هەوڵی جدیش ئەوە دراوە کە هەموو کارەکانمان بە تەواوەتی ئامادە بێت بەهۆی ئەوەشەوە کە بۆ خۆپاراستن و بۆ پاراستنی هۆڵەکە و خگیانی خەڵکو و هەوڵدان بۆی کە هیچ خوانەخواستە هیچ کەسێ تووشی ئەو کێشە نەبێ ئێمە هەموو ڕێکارە یاسایەکان جێبەجێ ئەەکەین چی لە هۆڵ و چی لە دەرەوە چی لەگە ڕەشکردنی هۆڵ و نزیک نەکەوتنەوە لە ئەکتەرەکان و هەوڵماندا و ڕێکارە یاسایەکان جێبەجێ بکەین بۆ هیوایم کە نمایشێکی زۆر تایبەت و جوان بێ کاک سەربەست و بۆ هیوایم تەنها لە کەلاری شاقەتیز نەبێت و بتوانن لە ئایندەیەکی نزیکە لە تەواوی شار و شارچکەکانی هەرێمی کوردستانە نمایش بکەن زۆر سپاس بۆ بەڕێز سەربەست ئەحمەد بەڕێزان وەکو شانۆکار ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزین و دووبارە سپاس بۆ بەڕێزە